بەناوی خوای گەورە جارێکتر سڵاوتان لەوێ بەڕێزان لە بەشی دومی بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر بارودۆخی سووریا دەکەین و باز لە بڕیارەکانی دەستەی تەحریری شام و حکومەتی کاتی بە سەرۆکایەتی تەحریری شام هەروەها بڕیارەکانیان هەروە مامەڵەی کورد لە ڕۆژاوە لەگەڵ حکومەتی کاتی لە دیمەشق و پێگەی کورد لە داهاتووی سووریا و چۆنێتی مامەڵەکردیان لەگەڵ دیمەشق و ململانی نێودوڵەتەکان لە قۆناغی داهاتوو لەسەر سووریا و ململانەی خودی گروپە چەکدارەکانی لەسەر ئایندەی سووریا چۆن دەبێت و لێکەوتەکانیشی دەبێت لەسەر عێراق و هەرێم ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هۆی زر و لێکۆڵینەوەی استراتیژی تاوتوێ دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە نەخشەی هێزەکانی سووریاوە دەست پێ بکەین ئێستا دابەشبوونی نەخشەی سووریا چۆنە لەلایەک بڵێن ئۆپۆزیسیۆنی هێزەکانی سوپای نیشتیمانی سووریا لەلایەک دەستەی تەحریری شام لەلایەک هەسەدە ئێستا قۆناغەکە چۆنە لە سووریا کێ حکومڕانە بە دیاری کراوی؟ بەڵێ بە ناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە جەنابەت مامۆستا حەکیم و سڵاو لە بینەرانتان. بەڕاستی پێش هەموو شتێک حەزەکەم ئەو بڵێم ئەمڕۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست شاهدە بەڕووخانی قەڵایەکی تری فاشستی ئەلمانی ئەوش قەڵای فکری بەعس بوو کە لە 2003 لە عێراق کەوت ئەمڕۆژ لە سووریا ئەبینین شاهد حاڵین بەکەوتنی ڕژێمێکی زۆر ئەمانە بە ناوی پێشکەوتوو بە ناوی ئەلمانیەتەوە بە ناوی ژیانەوەی عەرەب بەعس ژیانەوەی عەرەب دیمان چی دۆزەخێک و چی ڕژێمێکی ستەمکاریان هێنایەکایەوە ئەمما بابینە وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەین بەڵێ ئەمڕۆ نەخشەکە وایە ئەو گروپانەی کەوا لە باکوورەوە هاتوونە کە پێیان دەڵێن هەیئەی تەحریری شام ئەمە تەقریبەن 8 گروپن زۆربەی گروپی ئیسلامین بەشێکیان لە کاتی خۆیدا لە ناو قاعیدە بوون بەڵام هەر سەرۆکەکەیان و هەیئەی تەحریری شام خۆی تقریبەن 10 ساڵ بەلە ئێستا بەڕائەتی خۆی لە قاعیدە ئەعلان کردووە و ئەبینین لە وتارەکانیان باسی دەوڵەتێکی مەدەنیەکەن و ڕەوشتیان لە حەلەبەوە تاکو و دیمەشق تاکو سەبەشەیەکی زۆر مەدەنیانەیە ئەمە جێگای با بڵێن خۆشحاڵیە بۆ شعبی سووری بەڵام نازانین دوای چێبێ هەیئەی تەحریری شام ئەڵێن زیاتر پەیوەندی لەگەڵ قەتەرایە و تورکیاش تا ڕادەیەک بەڵام گروپێک شەیە بە ناوی سوپای نیشتیمانی تورکی سوپای نیشتیمانی سووری ئەمانش بڵێ ئەمانش زیاتر نێزگن لە تورکیا بەڵام بەشێکیانش هەر ناو خودی سوپاکە نێزگن لە ئەمریکا گروپێکی ترشەیە ئەوانش لە باشوورەوە هاتوونە ئەوانش کە پیان ئەڵێن ئەحرار شام ئەمانە تا ڕادەیەک نێزگن لە ئەمریکا و ئەگەری هەیە دەستی با بڵێن ئوردن و ئیسرائیلە لەناو ئەم گروپانە هەیە ئەمە واقعی هینەکە ڕاستی واقعەکە واقعێکی زۆر شلێژاوە زۆر زەحمەتە و ئەیبینین و ئەم گروپانە هەمووی چەکدارن و مامۆستا حەکیم تا ڕادەیەکش ئەزمموی دیموکراسیان نییە نە ئەزممویانێ نە نەرێتێکی دیموکراسیانەیە لەبەرەوە بەڕاستی من ئەبینم ئەگەرێکی هەیە کە وەزعەکەیان سەقامگیری باوا بڵێن بە ئاسانی لە سووریا جێبەجێ نەبێت لە کاتێکدا ئەوە ئەبینین وڵاتانی دراوسێش دەستێوەردانەکەن بۆ جوولانەوەی ئەم گروپان بەڵێ دێنە سەر دەستێوەردانی وڵاتانی دراوسێ بەس دەستەی تەحریری شام بەڕێز وتر لە 8 گروپ پێک دێ ئەو گروپانە کێن و باز لەوە دەکرێت کە کوردیای گروپی کوردی لە ناو دەستەی تەحریری شام هەبێت چونکە یەکێک لە چەکدارەکانیان ئەوزام هەر لە لازقیە بوو ڤیددیۆیەکی هەبوو بە زمانی کوردی کە
ڕۆشون بۆەوەی کوردیشان تێدایە دەستەی تەحریری شام بەڵێ خۆی ئێمە ئەزانین سووریا کوردێکی زۆری تێدایە ئەمە 2 ملیۆن بۆ 2 ملیۆن و نیم بەعزارەی خەڵک مەبەستم کوردی سۆرانی بوو کاکتۆر بەڵێ کوردی سۆرانی بەڵێ منیش ئەو ڤیدیۆیان بینی مامۆستا حەکیم خۆی لە ناو دەستەی تەحریری شام نەک بەس کوردەیە بەڵکو منیش ئەمڕۆ ڤیدیۆیەکی ترم دی کابرایەکی ئوزبەکستانیش قسەی کرد هەر بە تورکیش قسەی کرد لەبەرەوە لە ناو ئەمانە وەکو با بڵێن هین قاعدە خەڵکی تر ماوە لەوێ بەڵام ئەوەی کە ئێمە ئەبێ تەرکیزکەینە سەری ئەمانە ئەزمونێکی قەزم هەیئەی تەحریری شام ئەزمونێکی تاڵی داعشیان و قاعدەیان لە پێش چاوە لەبەرەوە نایانەوێ وەکو دیارە لە قسەکانیان تاکو ئیستا لە وتارەکانیان لە کردەوەکانیان نایانەوێ ئەو ئەزمونە تاڵە دووبارە بکەنەوە لەبەرەوە ئەبینی ئەحمەدی شەرع بە شێوەیەکی کە پێڵێن ئەبوو محەممەد جوولانی ئەبینین بە شێوەیەکی زۆر عاقڵانە تاکویستە دووربینانە قساکە هەرچەندە دامەزراندنی حکوومەتی کاتی لەلایەنی ئەو کوڕەوە ماو مهندسە کەوا خۆی سەرۆکی حکوومەتی ئینقاذ بوو لە ئیدلب جەماعەتەکانی تر بە تایبەتی ئەوانەی سوپای ئازادی کۆن کە لە هینەوە هاتوونە لە دەرعا و لە سوێی داواتونە ئەڵێن ئەمە ئیستیشارەی ئێمەی نەکردووە ئەمە ئەمڕۆ ئەحمەدی شەرع وەکو خەلیفە تەسەڕوفەکە بە ئێمە شت ناڵێ یعنی ئەمە یعنی من ئەڵێم ئەمە سەرەتایەکە هیوادارم ئەم کارانە دووبارە نەبێتەوە بە شوەیەکی هەرچەندە ئەڵێن ئەم حکوومەتە تەنها بۆ 3 مانگ و نیوە دوایی هەڵبژاردن نەبێت بەڵێ کاکتۆر وەکو ئێستا دەستەی تەحریری شام و ئەحمەد شەرع ئەبوو محەممەدی جۆلانی ئەمریکەکان مامەڵی لەگەڵدارەکەن ئێستا کەناڵی پەیوەندی هەیە وڵاتانی تر مامەڵی لەگەڵدارەکەن وەکو کەسێک کە بۆ ئایندەی سووریا ڕۆڵی سەرەکیە بێ مامۆستا حەکیم لێرەدا ئەمەوێ شتێک بڵێم لە مانگی 2021 ڕۆژنامەنووسێکی ئەمریکی هەیە بە ناوی مارتین تۆمەس دۆکیومنتەرێکی کردووە بۆ پرۆگرامێک لە ئەمریکا کە خەڵکێکی زۆر ئەیبینێ پێڵێن فرۆنتلاین لەو پرۆگرامەدا ئەو ڕۆژنامەنووسە سەر لە نوێڵم لە 2020 ئەڵێ قسەم کردووە لەگەڵ ئەحمەدی شەرع ئەڵێ ئەبینم کابرایەکی پراگماتستە کابرایەکی زۆر زیرەکە دووربینە و ئەڵێ هینەڵێ مارتین تۆمەس چێڵێ ئەڵێ من جۆم لە جەیمز جەفری بوو جەیمز جەفری کێ بوو نوێنە باڵیۆزێکی ئەمریکی بوو لە دیمەشق ئەڵێ جەیمز جەفری وتی ئەمە لە 2021 سەر لە نوێ ئەڵێم ئەڵێ ئەگەری هەیە هەیەی تەحریری شام لە دوا ڕۆژێکی نزیکدا لە خزمەتی استراتیجیەی ئێمە بێ ئەمە لە 2020 کە دوایی مامۆستا لەم ڕۆژانە ئەبینین حکوومەتی بایدن ئەڵێ لەم زوانە ئەگەری هەیە ئێمە هەیئەی تەحریری شام کە لە 2018 خستمانەتە لیستی ترەوە دەریکەین لە هەمان کاتشە یەکێتی ئەوروپا هەمان قسە ئەڵێ ئەگەری هەیە لەم زوانە هەیئەی تەحریری شام لە لیستی ترۆر دەرکەین و یعنی طبعا شروطی ئەمریکا چییە بۆ وەڵامی پرسیارێک شروطی ئەمریکا ئەوەیە ئەڵێ نابێ ئێوە هەیئەی تەحریری شام مەجال بدەنە داعش سەر لە نوێ یان گروپە تێرۆریستەکان سووریا بکەنە با بڵێن منطقەیەکی خۆتان و لەوێەوە سەقامگیر ڕۆژهەڵاتی ناوەڕاستێ دووەم ئەڵێ ئەبێ با بڵێن گوزەرانی دەسەڵات هەبێت گۆڕینی دەسەڵات هەبێت بە شێوەیەکی ئاشتی دیموکراسیەت هەبێ یعنی ئەم دوو شەرتە
زۆر گرنگە لای ئەوان و نابێتش ئێوە يعني ئەمە ئەمریکا بە تحریر شای تحریر شامەڵێ ئەڵێ نابێت ئێوەش ببنە هۆی سەقامگیری بۆ وڵاتان ناسەقامگیری بۆ وڵاتانی دەوروپشت ئەم شەرتانەیان داناوە و ئەڵێن ئێمە آخر قسەی ئیدارەی ئەمریکی ئەڵێن ئێمە سێری قسەکانی ئەحمەدی شەڕع ناکەین ئێمە سێری ڕەوشتیانەکەین لە چەند هەفتەی داهاتوودا بووە وەکو جەنابەت ئاگاداری مامۆستا حەکیم ئەبوو محەممەدی جوولانی مقابلەیاندا پێی لە CNN و لە هەمان کات لە نیویۆرک تایمز یعنی ئەمانە تا ڕادەیەک ڕەواجەکەن اینجا لێرەشدا شتێکی ترش هەیە هەر پەیوەندی هەیە بە وڵامەکەی پرسیارەکەی جەنابەت ئەوش ئەوەیە کوڕێکەیە پیاوێکەیە بە ناوی ڕامی عەبدوڕەحمان کە سووریە کە ڕەوانگەی مافی مرۆڤی هەیە مەرسەد حقوق الئینسان کە لە لەندەنە و زۆر شارەزاییەکی باش هەیە لە وەزعی سووریا ئەڵێ پێش هێرشەکەی هەیەی تەحریری شام ئەڵێ مجاهیدەکانیان تەدریب کراون لەلایەنی وڵاتێکی ئەوروپای شەرقی و دواییش ئەوە زیاتر ڕوون کراوە وتیان ئۆکرانیەکان لە ناو تورکیا و بەشێکشی ئەڵێن هەر لە ئیدلب هاتوونە تەدریبیان کردووە بە هەیەی تەحریری شام بلەوەی هەڵبسێ بەم هێرشەی کەوا پێسا اینجا خۆتە زانی بینەران باش ئاگادارن ئەمڕۆ ڕژێمی ئۆکرانی هیچ ناکا بێ ئیزنی ئەمریکا لەبەرەوە ئەمەش و حتا ئەو موشەکانەی کە درابوو ئەو درۆنانەی کە درابوو پێیان کە پێڵێن درۆنی شاهین کە ڕۆڵێکی یەک لە کەرەوەی وەرگرت بینی لە شەڕەکان ئەڵێن ئەو درۆنانش تەنها لە ئوکرانیا هەیە دیارە درۆنی تورکیانشە بووە و چەکی زۆر پێشکەوتیان نەبووە بە کورتی مامۆستا حەکیم من ئەبینم ئەمریکا ئەگەری هەیە دەستی هەبووە لە ئامادەکردنی ئەم با بڵێن جوولانەوەی کەوا لە 27 نۆڤەمبەر دەستی پێی کرد و لە حوتی با بڵێن ئەم مانگە ڕژێم لە سووریا ڕووخا بەڵام تورکیا هەرچی کراوە ئەمە بە تەنسیق لەگەڵ تورکەکان کراوە بەڵێ بە زۆک و خۆشی لە گوتارەکانی ئەبوو محەممەدی جۆلانی چی دەربارەی کورد دەڵێ و هەر گۆڕاویشە بەراورد بە ڕابردوو یعنی سیاسەتەکانی هەتا دیکۆریشی بڵێن هەر گۆڕاوە خۆی لە ڕابردووە ئەبوو محەممەدی جوولانی شتێکی نەوتوە دەربارەی کورد دژی کورد بەڵام ئەو تەنظیمەی کە هەیان بوو تەنظیمی با بڵێن یەکەم جار جەبهەت نوسرە بوو ئەوانە دیژی با بڵێن هەموو جۆرە گروپێکی ئەلمانی یان چەپی بوون لە تورکیا ئەوە بوو بەڵام ئەگە سێر بکەی لەو ڕۆژەوە حەلەپیان کردووە ئەحمەدی شەڕع زۆر بەڕوونی ئەڵێ من ئامادەنیم بە هیچ جۆرێک بچینە تند و تژی بەرامبەر برا کوردەکان بەکار بێت اینجا طبعاً ئەو گروپەی هەیە کە بە ناوی هێزی نیشتیمانی کە ئەمانە لە دەرەوەی هەیەی تەحریری شامن ئەوان چوونەتە سەر ئەو شوێنانەی کەوا هێزی با بڵێن سووریای دیموکرات کە پەکەکەن ئەوان بەڵێ هەسەدا چوونەتە گیانیان وتی من ئەحمەدی شەڕع وتی من لەگەڵ ئەوەدا نیم و تاکو ئەمڕۆ لە زۆر شوێنە هەیەی تەحریری شام نایەوێت وەکو بڵێ جەبهەیەک بکاتەوە لەگەڵ هەسەدا اینجا بۆ نمونە ئەوەی کرا لە دێرە زور ئەمڕۆ ئەوە بوو یعنی خەڵکی دێرە زور شارێکی عەرەبیە و لە بەشێکیان عەرەبەکان ڕێز عەشیرەتەکان لە ناو هەسەدە بوون لە مەجلیسی عەسکەری ئەوان خۆیان ئینشقاقیان کرد و بە شەڕ چوونە گیان قوواتی هەسەدا و ئەوە بوو خەڵکەکە خۆیان داوایان کرد
هەسەدە دەربچێت لە دێر و زۆر اینجا من لەیرەدا مامۆستا حەکیم ئەمەیە بڵێم هەسەدە بۆی باشە دوور بێت لەو شارانەی کە عەرەبن زۆرینەی عەرەبن ئێمە نابێ خۆمان بە ئەوسیایی خەڵکی تر بزانین ئێمە بێ حەجمی خۆمان قوارەی حەجمی خۆمان بزانین و بە جۆرەی ئەوە داوای یعنی هیچ جار ناکە ئێمە لە شارێک بین لە سەتانەوەتی عەرەبە و کوڕەکە باش کاکتۆر ئێستەیس پەیوەندێک هەیە لە نێوان ئەبوو محەممەدی جۆلانی لەگەڵ مەزڵوم عەبدی ئەوە و پاشەکشێش کە هەبوو لە من بچ یعنی باسی دێرە زووریش کرد ینی بۆ ڕقەش هەر چاوەڕوان کراوە یعنی خۆی من ئەبینم بەڵێ چاوەڕان کرا ئەوە لە من نەم خوێندۆ لە هیچ کۆ پەیوەندی هەبێ لە بینی ئەو دوو کەسە بەڵام من ئەڵێم ئەو تەسریحاتیم هەیە ئەڵێ بە هیچ جۆرێک ئێمە دژی کوردنین برا کوردەکانمان هاوڵاتی نیشتیمانی سوورین و ئەڵێت ئەم سووریایە سووریای هەمومانە وەکە سوپای سەر لە نوێ دووبارەیەکەمەوە سوپای نیشتیمانی سووری کە زۆربەی هەر وەکوتم نێزکن لە تورکیاوە ئەوانە با بڵێن نەتەوە پەرستن سوورین قەومین ئەلمانیان تایە ئەوانن کە شەڕەکەن لەگەڵ هەسەدا و عملیەیەکی ئۆپەراسیۆنێکیان دەستی پێکردوە بە ناوی فەجر الحوڕیە هەیئەی تەحریری شام ئەڵێ ئێمە هیچ عەلاقەمان بەو کارەوە نییە بەڵام لە من بێت مامۆستا لە من بێت لە تەڕەفعات لە شوێنی ئەمانە زۆربەی عەرەبن خەڵکە عەرەبەکە داواکات کە قوواتی هەسەدە ئەوان بە چاوێکی کورد سێریانەکەن ئەڵێن ئەمانە کوردن و بەرنامەکانیانش بەرنامەیەکی چەپیە و ئەوانە عەرەبی سونەی عەرەبی محافظکارن تەقەبولی هەسەدە ناکەن بەڵام لە حتا ڕژێم مابوو ڕژێمی ئەسەد یعنی وەزعێکی وابوو حتا ئەمریکاش داوایە کرد لەو عەشیرەتە عەرەبانە جارێک قبول بکەن بۆ نمونە لە مانگی حەوتی 2023 عەشائیری عەرەبی دێر زوور و چەند شوێنێکی تر هەستان دژی هەسەدە بەڵام ئەمریکا هەم یارمەتی هەسەدەیدا با بڵێن ئەو ڕاپەڕی نەبووستێ و دوایش لەگەڵ ڕئیس عەشیرەتە عەرەبەکان قسەی کرد وتی بابە ئێوە لەم زوروفەدا بەدیلتان ئێرانە بەدیلتان ڕژێمی ئەسەدا باشترە ئێمە وا نەسیحەتتانەکەین لەگەڵ هەسەدە بن باشترە لەبەرەوە مامۆستا ئەوەی ئەو سیناریۆیەی لە تەڕەفعات و لە منبج و لە شوێنی تر لە شێخ مەقسوود و ئەو شوێنانە ڕوویدا بەڵێ ئەگەری هەیە زۆر ئەگەرێک هەیە لە ڕەقەش ڕوو بدە چونکە ڕەقا شارێکە ئەتوانین بڵێ دار وەکو مووسڵ وایە مووسڵ شارێکی عەرەبیە پێشمەرگە داتوانێ بگرێ بەڵێت چەند گوندێکی یان لە ناو شارەکە گەڕەکێک کوردی تیابێ من لێرەدا مامۆستا حەکیمە بە شتێ بڵێم وەکو مامۆستا وەکو مێژوو ئەی خوێنمەوە ئەوش ئەوەیە حەکیمانی سیاسەت ئەڵێن شۆڕش وەکو ئاگر وایە دەستی لێمەدا ئەسووتەی ئێستا ئەو شۆڕشەی لە سووریایە شۆڕشێکە خەڵکەکە زۆر دڵی پێی خۆشە حکمت نییە لە کورد تەحەدایان بکە ئینجا سەر لە نوێ ئەڵێم و جەختەکەمە سەر ئەوە ئێمە لێرەدا نابێ خۆمان وەکو کەمایەتێک خۆمان فەرزکەینە سەر زۆرینەی عەرەب بۆ نمونە ئەم هەڵەمان کرد لە 1970 لە ئێران لە دوای شۆڕشی ئێرانی ملەتانی گەلانی ئێرانی ئەو کاتە ئەو خەتەی زاڵ بوو بەسەرکردایەتی ئیمام خومەینی بوو داوای کرد وتی دەستورەکە با استیفتایەکە بێ ئایا ئێوە ئیسلامتانەوێ جمهوریە ئیسلامیتانەوێ یان شتی ترتانەوێ یان هیچتان ناوێ یان دژی ئەوان طبعا شعبی ئێرانی لەو کاتەدا ناڵێ میستەی سەدڕوفەکە جیاوازە وتیان ئێمە جمهوریە ئیسلامیمانەوێ سەرکردایەتی کورد بە دیموکراتی ئێران دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵا بەسەرکردایەتی شێخ عەزەدین حوسەینی وتیان نا
ئێمە نابێت ئێمە دەوڵەتێکی ئەلمانی و دیموکراتیمانەوێ ئێمە داوای حکم زاتیەکەین وەچی دوژمنانی ئیسلامەیە هێنایەنە ڕۆژهەڵات ئەوە بوو یعنی حکوومەتی ئێرانی بە زۆر بە شێوەیەکی زۆر دڕدانە لەیانیدا و ئەوە بوو هین ڕۆژهەڵات وێران بوو با ئێمە هەمان هەڵە نەکەین بامەزانین ئەو حکوومەتەی لە سووریایە خۆی جێبەجێ بکە ئینجا بچین مفاوەزاتی لەگەڵا بکەین باسی مافەکانمان بکەین. باشە بەسکە دکتۆرێستا حکوومەتی کاتی لە دیمەشق دروست بووە ئاڵای سووریا گۆڕدراوە ئێستا بۆ کورد بۆ کوردەکانی ڕۆژاوای کوردستانەوە باشە بچن بۆ دیمەشق و بەشداری بکەن لە نووسینەوەی دەستور و هیچ بەشداریشان لە حکوومەتی کاتی ئەنی پێ دوایە دەبێ خۆیان بە دوور مەگرن بڕۆن بۆ ئەوێ. بەڵێ خۆی من تۆزە پێشستا ئاماژەم کرد ئەم حکوومەتە کاتیە طبعاً ئێمە جارێ ئەندامەکانی نازانین بەس وەکو دیارە زۆربیان ئەندامی هینن پێڵێن حکوومەتی ئینقاذ ئەوەی لە وەختیان لە ئەدلب بۆ هەمان شێوەیە بەس ئینجارە بۆ هەموو سووریا خەڵک گروپەکانی حتا با بڵێن چەکدارانی عەرەبی سوننەی تریش کاتیانەیە ئەڵێن ئێمە مشاوەرە نەکراین اینجا لەبەرەوە ئەگەری هەیە کوردش مشارەکە نەکرا چکە شتەکان بە خێرایی ڕووداوەکان زۆر بەخێرە بەڵام ئەوەی وڵامی پرسیاری جەنابێت بدەم مامۆستا حەکیم ئێمە لێرەدا کورد پێویستە ئەوە بکە جارێ ماڵی کوردی لە ڕۆژاوە لێکترازاوە وەکو ئەیرە یەک حزب یەک بۆچون خۆی فەرز کردووە و ئەو حەزبە و ئەو بۆچونەش ئێمە ئەزانین فکرێکی با بڵێن چەپی هەیە و حتا ئیمانیان بە کیانێکی نەتەوەی قەومی کوردی نییە بەداخەوە لە ئەعلامی کوردی یعنی دائیمەن کە باسی پەیەداکەن ئەڵێن کورد لە کاتێکە پێدە خۆی بە حزبێکی قەومی نازانێ و لە سەد تا چلی چەکدارەکانیان عەرەبن و خۆیان و عەرەبیان تایە تورکمانیان تایە مەسیحیان تایە لەبەرەوە من ئەڵێم جارێ پەیەدا ئەبێ لەگەڵ ئەنەکەسە و ئەو هێزانەی تر کە لە ڕۆژاوان جەبهەیەکی یەکگرتوودا تەشکیل بکەن و ئەو کاتەدا کە ئەچن بۆ دیمەشق بە وەفدێکی کوردی هاوبەش بڵێن ئێمە هەموو با بڵێن هەموو نەتەوەی کوردی ڕۆژاوا تەمسیلەکەین ئەمە ئەبێ ببێت اینجا لە وەختیە ئەگەڕێمەوە ئەڵێم مامۆستا حەکیم جیمس جەفری ئەم ئیقتراحەی کرد 4 ساڵ بەلە ئێستا وتی با کاک مەسعود بارزانی لەگەڵ هێزی با بڵێن ڕۆژە ئەنە کەسە بگەڕێنەوە و حکوومەتێکی با بڵێن نیشتیمانی بۆ کوردەکانی سووریا ببێ هەموو لایەکی تابێ نەک یەک حزب یەک بۆچوون لەبەرەوە بەڵام بەداخەوە پەیەدا ئەوەی ڕەفز کرد ئێستا یەک حزبەیە ئەتوانم بڵێم ئەو ئەزمونە وەکو ئەزمموی باکووری کۆریای باکوور وایە یعنی لەم زوروفەدا بە تایبەتی ئەمڕۆ وەفدێکی فەڕەنسی و ئەمریکی چوو بەلای کوردەکان و من گوێم لێبوو و خوێنمەوە لە راپۆرتێک داوایان کرد لێیان چۆن لە وەختیات جیمس جێفری باڵیۆزی ئەمریکی داوای کرد ئەمڕۆ ڕووسەکان و با بڵێن ببوورە فەڕەنسیەکان و ئەمریکیەکان هەمان شتیان لە مەزڵوم عەبدی و سەرکردەکانی ئەنەکەسە داوا کرد لەبەرەوە پێویستە جارێ ماڵی کوردی یەک بێت و بچن بۆ دیمەشق بە وەفدێکی هاوبەش و استراتیژیەکیان نەبێ با بە ئێمە چیمانەوێت لە نووسینی دەستور ئەوانین ئەبێ خۆیان لە شەڕ دوورکەن یعنی پێ دوای ئێستا کەی دەبێ وەفدی کوردی ئێستا بڕوا بۆ دیمەشق و مامەڵەکەن لەگەڵ دەستوری داهاتووی سووریا مامەڵەکەیان چۆن بێ وە سەبارەت بە ئایندەی ڕۆژاوە چۆن دەبێ فێدراڵیەت دەبێ ئۆتۆنۆمی دەبێ زیاتر دەبێ کەمتر دەبێ بەڵێ خۆی جارێک هەروەکوتم بە گوێرەی جنیڤا قەرارێکی هەیە پێڵێن هین بریاری نەتەوە یەکگرتوەکانی مەجلس ئەمن
2254 ئەڵێ ئەبێ لجنەیەکی دەستوری بنووسرێت لەو کاتەدا ئەو کورد نوێنەری تایە بەڵام ئەو نوێنەرە پەیەدە نییە تورکیا لەو کاتەدا ڕۆڵیە بوو پەیەدەی نێشتای بێ تەنها لە ئەنەکەسە یانە ئەو کەسایەتیانەی کەوا لە پەیەدە نین لە پەکەکە نین ئەوانی تایە بەڵام من ئێستا ئەڵێم ئێستا زەمینەکە خۆشە پەیەدە ئێستا لە ئەمری واقعە مسەیترە بەسەر زۆربەی ڕۆژاوە لەبەرەوە بەڵێ بە وەفدێک بچن لەوێدا داوای چی بکەن من مامۆستا حەکیم زۆر بە شێوەیەکی پراگماتستانە حەزەکەم قسە بکەم جارێ ئەبێ بەلەوەی بچن بۆ ئەوێ ئەبێ کاک مەسعود بارزانی و کاک میرسیروان خەتێک بکەنەوە لە نێوان پەیەدە و مەزڵوم عەبدی و ئیدارەی تورکی یعنی پێ بڵێن بابە ئێمە بە لاپەڕەیەکی تازە بکەینەوە کە بتوانین ئێوە چۆن لە باشوورە ئەوە تاهینتان حکوومەتی کوردستانتان قبول کردووە لە باشوور ئێمەش قبولکەن ئێمە مەترسی نین لەسەر ئاسایشی نەتەوەی تورکی اینجا من بۆ بەڵگا دوێنە هین حەقان فیدان لە پەرلەمانە ئەندامێکی دەم پارتی وتی جەنابی حەقان فیدان وەکو وەزیری دەرەوە ئایا ئەم فۆبیایە بەرامبەر کورد لە سیاسەتتان ئەو سێنین یان نا حەقان فیدان وڵامیدا وتی جۆ بگرە ئێمە زۆر کورد هەیە بە پەیوەندی لەگەڵیان لە ڕۆژاوە و لە هەمان کاتەوتی لە بیرت نەچێ ئێمە لەگەڵ هەولێر کە کیانێکی کوردیە باشترین عەلاقەمانەیە وتی ئەوەی ئێمە کێشەمانەیە لەگەڵ پەکەکەیە لە ڕۆژاوایە نەک لەگەڵ کورد اینجا من ئەڵێم لێرەدا مامۆستا ئەبێ لاپەڕەیەکی نوێ بکرێتەوە و بە زووترین کات چکە وەزعی ئەحداثەکان زۆر بە خێرایی ئەڕۆن ئەگەر هەمان هەڵەی جاران بکەین بۆ نمونە کوردی ڕۆژهەڵات داوای ئۆتۆنۆمی کرد خومینی وتی لە ئیسلام ئۆتۆنۆمی نییە لەبەرەوە بەڕەئی من ئەمانەی لە حکمن ئەم هەیئەی تەحریری شام و ئەوەکانتر من ئەدەبیاتیانم خوێندێتەوە ئەوانش ئیمانیان بۆ ئۆتۆنۆمی نییە ئەڵێن ئەم سووریایە هین هەمومانە لەبەرەوە یعنی پێویست ناکا بە ئۆتۆنۆمی بەڵام یعنی لەبەرەوەی پەیەدە ئێستا هێزێکی ئەمڕواقعە ئەگەر بێت لاپەڕەیەک بکاتەوە و لەگەڵ دامی ئەمریکیەکان و لەگەڵ سەر لە نوێ ئەڵێمەوە ئەگەر بێت کاک مەسعود و کاک میرسیروانش ئەو پەیوەندیانەی هەیەە لەگەڵ تورکیا بەکاری بێنن یعنی با ئەو کۆمەڵکوژیەی لە ڕۆژهەڵات ڕوویدا لە 1970 با لە ڕۆژاوە ڕوونەدات بە کە ئەچن بۆ دیمەشق داوای ئەو شتانە بکەن کە لە قەبارەی خۆیانە لەوە زیاتر داوا مەکە و سەر لە نوێ ئەڵێمەوە لەو شوێنانە بکشێنەوە کە ناتوانن دیفاعی لێ بکەن کە منطقەی کوردی نییە و ئەو مەسلەی یەکگرتو گەلانی سووریا و ئەمانە ئەمە ئیشی ئەوانە تەرکیزکەنە سەر ئەجندای قەومی کوردی باشە دەخولەکێکمان ماوە بە کورتی سوپاس دەکەم ینی بەڕێزت بۆ ڕۆژاوای کوردستان ێستا واقعیکی نێودوڵەتی نییە بۆی کە ببێ بە فیدراڵی و بۆ نمونە هێزەکانی سووریای دێموکرات ببن بە بەشێک لە سوپای داهاتووی حکوومەتی سووریا کە پێک بێنرێ واللهی مامۆستا فدرالیەت من ئەبینم چۆن لە کوردستانی خۆمانە فدرالیەت وەختێک بۆ ئەمڕواقع کە کورد لە بەغدا بوو کورد لە بەغدا بوو و دۆستی با بڵێن ئەو هێزانە بوون کە ڕژێمی سەدامیان خان لە هاوپەیمانی ئەلەوێدا کە دەستور نووسرا یعنی کوردەکان فدراڵێتیان فەرز کرد بەسەر ئەو ڕژێمەی لە بەغدایە و بالموناسبە ئێمە ئەزانین ئەو ڕژێمانەی چی تەیاری ئەلمانی عەرەبی شیعە سوننا حتا ئێستاش ئیمانیان بە فدرالیەت نییە و لەبەرەوەش نابینین یەک ڕژێمێکی فدرالی هەبێ لە هیچ کۆ و لەبەرەوە من ئەڵێم ئەگەر بێت
ئەو ئەگەرە هەیە ئەگەر بێت ئەو دیزاینەی کە ئێمە ئەیبیستین کە لە وەختیان نەتەنیاهوو لە نەتەوە یەکگرتووەکان لە نیویۆرک باسی کرد وتی ئێمە دیزایانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕین ئەگەر بێت ئەو دیزاینە وار بگۆڕێت بۆشاییەک هەبێ و بەجۆری بەعزە با بڵێن چاودێران ئەڵێن ئەو بۆشاییە ئەگەری هەیە ئەو دیزاینە ئەگەری خودی ئێرانش بگرێ عێراقش بگرێ و تورکیاش بگرێ و ئەگەر بێت لە سووریا با بڵێن شەڕێکی ناوخۆ لە ناو خودی هێزەکانی با بڵێن چەکدارانی هەیئەی تەحریری شام و چەکدارەکانی تر ئەگەر بێت ئەو شەڕە ڕوو بدە و ئەمریکاش و ئیسرائیل طبعا ئیسرائیل ئێمە ئەبینین ئەمە تقریبا 2 هەفتەیە چەند تەسریحێک دەرچووە ئەڵێ ئەبێ کوردی سووریا حەقیان هەبێ دەستکەوتەکانی خۆیان بپارێزن و کیانێکیان هەبێ ئەمە وەزیری دەرەوەی ئیسرائیلی حتا ئێستا دووجا ئەمەی وتووە بەعزە کەسێک ئەڵێ ئەمە تەنها فشارە لەسەر تورکیا چونکە تورکیا ئەڵێ ئێوە لە غەزا هینەکەن جێنۆساید دەکەن کۆمەڵکوژیەکەن فەرمو تورکیا ئێوەش لە باکووری کوردستان لە تورکیا ئێوەش جێنۆساید دەکەین اینجا با بگەڕێن سەر مەسەلەکە بەڵێ ئەگەری هەیە فدرالیەت جێبەجێ بکرێ بەس وەکو ئەمرالواقع ئەگەر شەڕی ناوخۆ لە ناو سووریا بێ ئەگە شەڕی ناوخۆ نزیکە بەتایبەتی یعنی عێراق شەڕی ناوخۆ بۆ دۆخی سووریا من ئەبینم ئەو لە نێوان کێ بەڵێ من ئەڵێم لە نێوان زۆربەی هێزەکان مامۆستا حەکیم چەکێکی زۆر کەوتەتە دەست هەموو گروپەکان وە تۆزێ پێشستا ئاماژەم بەوە کرد ئەمانە نەرێتی دیموکراسیان نییە ئەزمموی دیموکراسیان نییە و لە زۆر شوێن بەداخەوە بینیمان لە جەزائیر لە ئەفغانستان لە زۆر شوێنە کە صاحب دەسەڵات بوون چەکیانە بوو نەیانتوانی پێکەوە بژێن چونکە بەداخەوە ئەمە پێویستی بە ئەزمموێکی دیموکراسیە بە ئەزمونە بە تاریخە من ئەڵێم ئەم گروپانەی هاتوونە بۆ دەسەڵات دژی ملەتی کورد نین ئەمانە وەکو بەعسی بیر ناکەنەوە بەڵام ئەڵێم لە فکرەی فدرالیەت تێناگەن لە فکرەی ئۆتۆنۆمی تێناگەن ئەگە کورد بە شێوەیەکی پراگماتیست عملی بە نەفەسێکی درێژ بچێتە پاوازاتەوە بە دەعمی ئەمریکیەکان ئەگەری هەیە منطقەکەی خۆیان بپارێزن بە کیانێکین ئەگەر بێت دەستنەوە شێنن نەچنە ناو شەڕێکی پێشوەختە باشە کاکتۆر وەکو تورکیا یعنی ئێستا بڵێن سوپای نیشتیمانی سووری زیاتر لەژێر کۆنتڕۆلی تورکیادایە بۆ بەزۆکو دەستەی تەحریری شام بە تەواتی لەژێر کۆنتڕۆلی تورکیادایە بیەوێت چۆن حکوومەتەکە پێک بێنێ ئاوا بێت بەدڵی تورکیا بێ حکوومەتی داهاتوو وڵاهی هەیئەی تەحریری شام بە گوێرەی محەللێکی ئیسرائیلی و چەند محەللێکی عەرەبی ئەڵێن ئەو زیاتر نێزگە لە قەتەر و هەروەکو تۆزە پێشتە ئاماژەم پێی کرد ئەڵێن لەگەڵ ئەمریکیەکانەوە دەستێکیان هەیە لەگەڵ ئەمریکا و بەعزە وڵاتانی عەرەبی دەستیان هەیە وە کولیان لەژێر کۆنتڕۆڵی هین نین تورکیا نین بەڵام هێزی نیشتیمانی ئەوەی کەوا چوە ئێستا لەگەڵ کووردا شەڕەکە با بڵێن لەگەڵ پێدە شەڕەکە ئەوانە زیاتر نین بەڵام من ئەبینم لە دوای ئەم شەڕە لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد نفوذی ئێران زۆر لاواز بوو تەواو ئەگەر نەک لاواز و هەر نەما لێرەدا تورکیا ئەبێتە ئاکتەرێکی سەرەکی لە ناو سووریا اینجا لێرەداش خەتی تشتێکی ترش هەیە ئێمە دوای دە ڕۆژێک تر ترامپ تێتە دەسەڵات ترامپش من ئەڵێم ئەمە مەترسیە بۆ کورد لەبەرەوە ئەڵێم ئەبێ هەسەدا شعاراتی عملی و واقعی و دەست وەکۆی دوورکە لە شەڕ ترامپ عەقیدەیەکی هەیە ئەڵێ ئێمە ئیشی ئێمە نییە بچینە ئەو وڵاتانی کە بە بەردەوام شەڕ و پەوزای تایە
ئەڵێ ئەمە ئیشی ئەمریکانیە بچێ وڵات و دەوڵەت بۆ ملەتانی تر تشکیل بکە ئەڵێ ئێمە هەڵە بووین چوینە لیبیا ئێمە هەڵە بووین چوینە عێراق لەبەرەوە و لە 2015 ویستی لە هین بکشێتەوە لە ڕۆژاوە و جگە لەمەش ترامپ بە عقليەتێکی تیجاری بە ئینگلیزی پێڵێن مێرکەنتەڵست کابرایکی صاحب بزنسە ئەگەری هەیە لەگەڵ ئەو ئاکتەرە تعامل بکات و سەفەقات بکە کە زۆر گرنگترە لە کورد ئەوش تورکیایە جگە لە پەیوەندیەکی تایبەتی هەیە لەگەڵ ئینە لەبەرەوە من ئەڵێم باشترە بۆ هەسەدا زۆر ورد بێ زۆر خۆی دوورکات و باشترشە بە زووترین کات کەناڵێکی دانوستان لەگەڵ تورکیا بکەنەوە و لێرەدا کاک مەسعود بارزانی من مامۆستا حەکیم خۆت دەزانم پارتی نیم بەڵام ئەبینم کاک مەسعود بارزانی وەکو سەرکردەیەکی کورد سەنگێکی هەیە ئەقلیمیەن دووەلیەن ئەتوانێ لەگەڵ ئەمریکیەکانە تەنسیق بکە فشارێک بخرێتە سەر تورکیا کە هەڵبسن بۆ قبولکردنی ئەو کیانەی هەسەدا بەس مەوسم ئێستا لە ناو خۆی خۆیان بەڕوونە سەرۆکی پارتی ناتوانێت هیچ بکات دەتوانێت بۆ ڕۆژاوە بکات لە کاتێکە ناکۆکی نێوان پێدە و پارتیش لە دۆخێکی زۆر ئاڵۆزدایە ڕەنگە هیچیان حەز بە سارنووسی یەکتریان نەکەن ئێستا سنوورەکانی نێوانیان داخراوە واللهی خۆی بەڕاستی مامۆستا یعنی وەزعی کورد وەزێکە هەر لە دوای شەڕی جیهانی یەکەم هەمان وەزع ئەمڕۆ لەو کاتەدا بۆشاییەکی سیاسی و عسکەریە بوو کورد ئەیتوانی وڵاتێکی سربەخۆی هەبێت لە دوای شەڕی جیهانی بەڵام سەرکردەکانی ئەو کاتە وەکو سەرکردەکانی ئەمڕۆ ئێمە نەک بەس کوردی ڕۆژاوا و با بڵێن کوردی باشوور پەیوەندیان باش نییە ئێمە لە ناو هەرێمی کوردستانە سێ زۆنمانێ سەوز و زەرد و ئەوەی سوورە 500 گوندە لەژێر کۆنتترۆلی پەکەکەیە ئێمە یعنی بەڕاستی بەعزە کەسێک ئەبینم چەند هینێک ئەڵێن ئەوانێکەوە چاودێرەکانی لە علامی سۆسیال میدیای کوردی ئەڵێن دەوڵەتێکی کوردستانی گەورە تەشکیلە بێ لە ڕۆژ با بڵێن لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشوور و بۆ ڕۆژاوا و ئەگەینە دەریاسپی ئەمە خەیاڵە ئەمە شتێوانیە ملەتی کورد بەداخەوە ئەڵێم بەم سەرکردانێ هەیەی بەم توانایانی کە هەیەی هیچ ئامادە نییە کە شتێکی وا بکە حتا ئەگەر خەڵکێکی بێت تەرەفێکە بێ بۆیان بکە ناتوانن بەڵام ئەوەی لە بینی ڕۆژاوا و پارتی هەیە با بڵێن پەیەدە و پارتی هەیە قابلە بۆ حەل من ئەوەی بیستومە نازانم دلیلم نییە هیچ بەڵگەیەکم نییە بەس ئەڵێن مەزلوم عەبدی لە قەراراتیا مستەقلە لە قەندیل ئەگەر بێت وا بێت مەزلوم عەبدی ئەتوانێت لەگەڵ کاک میچیروانە لەگەڵ کاک مەسعودا پەیوەندیکە بێ و ئەمڕۆ ظروفێکی تازە هاتەتەکایەوە ظروفێکی ئەقلیمی دووەلی کورد ئەبێ خەمسار نەبێ ئەبێ خۆی ئامادەکە بە استراتیجیەک هەتا سود وەرگێ لەو هەلانەی کە تێتە پێشەوە ئەگەر بێت خۆمان ئامادە نەکەین بۆ ئەو هەلانە مامۆستا حەزەکەمەوەش بڵێم ئەمڕۆ وەزیری بەرگری ئیسرائیلی وتی ئێمە چاوەڕێی چرای سەوزەکەین لە ناتۆوە بۆ هێرشێکی بەرفراوان لەناو خودی عێراقا لەبەرەوە من ئەڵێم تەحەدیات هەیە ئەم ئایا چییە بێ ئایا کورد حازرە بۆ ئەو ئەگەرانەی کەوا ڕۆدا ئەو سیناریە لەناو خودی عێراقا ئەمەش پێویستە لێرەدا پێویستە حکوومەتی کاک مەسعود مبادرەی بکە بۆ تشکیلی حکوومەتێکی یەکگرتوو لە هەرێمی کوردستان وەخۆ ئامادەکردن چونکە ئەوەی من بیستم قاسم لە عەرەجی کە مستەشاری ئاسایشی نەتەوەیی عێراقا کە چووە سلەیمانی بە کاک باڤڵی وت ئاگادار بە ئەگەری هەیە لە سلەیمانیش بدرێ کە لە عێراق ئەدرێ من ئەم خەبەرەم بیست حەز ناکەم کەس بترسێنم لەم کەناڵەوە بەڵام ئەڵێم کوردستان بەم وەزعی کە ئێستا هەیەتی ناتوانێت خزمەتی خۆی بکە ناتوانێت خزمەتی برایانی ڕۆژاوا بکە بەڵام پێویستی لێرە پیاوی دەسەڵات پیاوی پێڵێن مەرحەلەی تاریخی پێویستی بە بوێریە پێویستی بە قەراراتە پێویستی بە دووربینیە پێویستی بە سازشە بەڵێ زۆر بە کورتی کەمتر لە خولەکێک ئەوەی کە بەڕێز باسی کرد ئەو بڵێن هیلاری شیعی کە لە سووریا ئێران بڵێن قوڵایەکی استراتیژی سووریا بۆ ئێران بوو
لە دەستیدا لەمە توان ناتوانێت یارمەتیانی بگەێنێ بە حیزب الله بە شوێنی تر بە کورتی بێ سوپاس دەکەم کاتم نەماوە. والله سەر لەمێ پرسیارەکە دووبارە بکەرەوە زەحمەت نەبێت. سەبارەت بە ئێران کەوتنی سووریا کە قوڵایەکی استراتیژی بوو ئێران لەمەوە هیلاری شیعی تێکشکە بە کورتی بێ سوپاس دەکەم. والله بن بەڕێی من لەناو عێراقا ئەگەر باشی تێگەشتمە لە قەیلەینەکەت لەناو عێراقا حزب اللهش هەمە حزب اللهی عێراقی و میلیشیەکان هەچەندە ئەمڕۆ کامنەی وتی ئێمە لاواز نین و بەهێزترشە بین و ئێمە سەر لە نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هینی خۆمانە بێ هەژمونی خۆمانە بێ بەڵام من ئەبینم لە عێراقاش هەمان دوا ڕۆژی سووریا و لوبنان لە ئامادە باشیدایە لە ئامادە هین ئەمڕۆ سکرتێری ئومەم متحیدە ئەنتۆنیۆ غۆترس وتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو دیزاینێکی تری بۆ هەیە لەنا وەسەر لە نوێ ئەگۆڕێت ئەو شواڵێ سکرتێری ئومەم متحیدە واڵێ لەبەرەوە بزانم ئێران وەکو ئەزمونێک لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەس حوتیەکانی ماوە. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر عوسمان عەلی لە هەولێرەوە سەرۆکی سنتەری تاسک بۆ وەزیر و لێکۆڵینەوەی استراتیژی ماندوومان کرد. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.